لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە پێشانگایەکی تایبەتی هونەرمەندی شێوەکار کامەران کارگەچی کرایەوە. لەو بارەیەوە ڕێژنە ڕزگار نێدراوی دشتی هونەری کورسان نیوز زانیاری زیاتری لایە. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ ئاکام سوپاس. ئاکام ئێمە ئێستا لا هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکەین. دیارە ئەمڕۆ بۆ ماوەی 2 ڕۆژە پێشانگایەکی شێوەکاری هونەرمەندی شێوەکار کامەران کارگەچی کراوەتەوە. پێشانگاکە تا 3 ڕۆژی تر بەردەوامی دەبێت لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە. ڕۆژانە لە کاتژمێر 10 سەر لە بەیانەوە پێشانگاکە بەڕۆی بینەراندا کراوە دەبێت تاکو کاتژمێر 6 ئێوارە. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پێشانگا شێوەکاریە میوانداری بە ڕێز کاکامەرانمان کردووە گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێزیا ئەنجام دەدەین. کاکامەرانگیان بە ئەرک نەبەگەر بفەرموویێتێرە سوپاس دەکەم. کاکامەران کاتێک هاتمان ناو هۆڵەکەەوە و ئەم پێشانگایان بینی سروشت زاڵ بوو بەسەر تابلۆکانە، هەمووی وێنەی سروشت و ئازادی بوو. هۆکاری نەخشاندنی سروشت لەسەر تابلۆکانی تۆ چی بوون؟ بەڵێ من سپاسی کورسا دەکەم ئەزیێتان کێشە. من بەڕاستی ماوەی 24 ساڵە لە ناو مەجای ژینگە و دار و درەختە ژیانم بردۆتە سەر بە حکمی وەزیفی. لەبەرەوە تاسیرێکی زۆر گەورە بەسەر منەوەی هەم دار و درەخت، هەم سەوزایی، هەم باڵندە، هەم ئەو مرۆڤ جوانانەی کە ژینگە ئاپارێزن. لەبەرەوە وای لێ کردو من بەردەوامم لە دروستکردنی ئەو تابلوانە بینەخشێنم بە شێوەی ئەو دار و درەختانی کە خۆم ئەیبینم، ئەو ڕنگانی کە خۆم ئەیبینم، ئەو نەخش و نیگارانی کە لەسەر قەیدار ئەیبینم، لە عەرزەکە ئەیبینم، هاتە لە زەویەکە بیکەمە نیگارکێشانێکی بۆ بکەم بە تابلۆ بە شێوە تعبیرەکە پێشکەشی بینەری بکەم. دەستەکانە خۆش بە کاکامەران ئەمە حوتەمین پێشانگای بەڕێستانە. جیاوازی ئەم پێشانگایە لەگەڵ پێشانگاکانی تر تاچی بوون؟ ئایا ئەوانیش لەسەر هەمان ستایل هەر سروش بوون یاخۆ جیاوازی هەیە ئەم پێشانگایە؟ پیشانگای شەشەمم هەر 15 پار بوو، ئەوە لەسەر ژن و ژینگە بوو. ئەویش تقریبەن هەر بەم شێوە بەس لەسەر ژن بوو. ئەو مەعاناتانی کە ژن وەکو نیشتیمانە پیشانی خەڵکمەیە پیاویشی تیا بوو، بەس من ژنم زیاترین کرده بۆ ئەمانە. بەڵام ئەم پیشانگایە فەرقیە، ئەمە زیاتر هەمووی دار و درەختە لەگە باڵندەیە، لەگەڵ ئەو پاسادانە سروشتیە کە باڵندە لەگە سروشتە، ینی پاسادانێکی سروشتیە لەگەڵ ئەوە ئاژی. لەبەرەوە ئەم لێکرۆ باڵانسە دروست بکەم، ئەمە کرۆ بە شێوەیەکی تعبیری بۆی پیشانی خەڵکی بم. لەوانێ پیشانگای هەشتم بە شێوەیە کەوێ، بەس من زیاتر هات چکە لە ناو سروشتە لە هەموو تابلووە کە هەرە بێت داری تا دروستکەم. کاکامەران وەک ئاگادارین لە ماڵەوە گەلێریەکی تایبەتیە هەم بۆ کارە هونەریەکانی هەم ئەو کەسانە ئایا هونەرمەندان بە یاخود سەردانی کەران بێ دەتوانن سەردانی ئەو گەلێریە بکەن ئەگەر لە ڕۆژی پێشانگاکەیان نەتوانن ئامادەیان هەبێ، ئایا دەتوانن بێنە ماڵە و لە گەلێریەکەیە تابلۆکان ببینن؟ بەڵێ من ماڵی خۆمان ئەوە تقریبان 3 ساڵە موافقەتی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیر و ئاسایشی سلێمانی مێمە سپاسەوە بەردوولەن. گەلێرەکە ماڵێکی سربەخۆیە، هەر ماڵی خۆمانە، قاتی یەکە، هەموو شتێکی سربەخۆیە، هەموو شتە کەلتوریەکانی خۆم بردوێتەوە بە مەکتەبەکەشمەوە بە مێز و کورسی و لەوحەکانیش تابلۆکانیشمە لەوەیە نەخشێنم. لەبەرەوە ڕۆژانە بە پێویست خۆمەچم لێوێ ئیژەکەم، بەزەگە میوانێکمە بێ کاتی بەیانیان نەبێ ئەواران هەر خۆمە لە گەلەرێکە دانیشم و پێشوازی لە میوانەکەم و ڕۆژانە میوانە کەناڵەکانیە کەسایەتەکانیان ڕۆشنبیر هاوڕێ ئەمانە میێن سەردان مەگەم مناقەشاکەین هەم بەدەم قسەکردنەوە تا ڕسمی ویانەژە کێش. سەرکەوتو بەردەوام بێ. دیارە کاکامەران جگە لەم پێشانگایەی خۆشبەختانە لە بواری نووسینیشدا دەستێکی باڵاتان هەیە. دیارە دوو کتێبی چاپکراویش لە کاتی پێشانگاکەیە دەدرێتە بینەران و ئەو کەسانی کە سەردانی پێشانگاکەکەن. با باسێکیش لەم دوو بڵاو کراوەیە بکەین. بەڵێ من کتێبێکیان بە ناوی سەرچاوەکانی ئاوەیە ساڵی 2003 ئەو کاتێک کە مدیری ئاوی سلێمانی بووم. هەموو سەرچاوە مێژویانی سلێمانی بەکارێز و کانیا و ئەو سەرچاوانی کە هەیە لە سلێمانی کردمە نامیلکەیە پێشکەشی خوێنەرم کرد. بەس بەڕاستی ئەو کتێبە ئەوەنە داواکاری لەسەر بوو بە فرسەتم زانێت چونکە ئەگەر ژیان شارستانیە دار و درەخت ژار بە ئاوژی وتم با فرسەتە لەگەڵەمە تێکەڵیکەم جارێکە تەبعم کردەوە. ئەوە یەکێکە لەوانی کە باسی مێژووی کەلتوری شارەکە شاری سلێمانی
کتێبی دووەمیشم بە حکمی من 15 ساڵ بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی بووم. ئەم نامیلکەیەم تا ساڵی 2008 تەکمیلە کردوهدا ئەوەی کە پێویست بە بەپی داتا کۆمەڵەشتم نووسیوە لە مێژۆ کۆنەکان و هەروە باسی هەندێک لە پارک و باخچەکان بە مێژوی کۆن باسم کرد و هەندێک ڕێنمایی زانستی کشت و کاڵیشی هەرچەنە من خۆم ئەندازیاری میکانیکم بەس بە حکمی 15 ساڵ لەگەڵ دار و درەختاژیانیشم کردوە فرسەتێ هەم لەگەڵ مەعرەزەکەما پێشکەشی خوێنەری بکەم. کاکامەران بەڕێستان لە حکومەت تا چەندین پۆستی جیاجاتان هەبووە، ئایا ئەم پۆستانە هاوکار بوون بۆ نووسین یاخود بۆ هونەرەکەت؟ وڵی پۆستی حکومی من تقریبن 29 ساڵ لەگەڵ دایرەکانە بەڕێوەبەر بووم. زۆر تاسیرێکی نەرێنی لەسرم دروست بوو چونکە زۆر دوا کەوتوم لە دووشتا. یەکەمیان نەمتوانێت بە تەواتی پەرە بە هونەرە شێوەکارێکە یا ئەو نووسینانی کە ئەمە یا دیوانە شعری و کۆمەڵی نووسینی زۆرمێ یەکێک لەوانە بیرەوەریەکانی شارمێ کە بینوسمەوە تاسیری زۆر تێکردوم. دووەمیش من بەڕاستی ئەوەنە هیلاک بووم لەو دایرانی کە ئیشم کردووە بۆ خزمەتی خەڵکەوانە، ینی هەندێ شتی لابەلایی هەبوو نەمتوانێت جێبەجێگەم یا ئەوانی کاڵم لابەلایی ئەوانە بۆ کە خۆم پێویست بۆ بیکەم ینی بۆ خزمەتی شارەکە. بەس هەرچۆنێ من ئەوەی کە لەو ڕێچکایشم کرد توانیمە ئەوەنە ماندوو بم کە بتوانم بەرەمەکەی بخۆمەوە. زۆر سپاسی وای تەمەند درێژی و بەردەوامی بۆ بەڕێستان نەخوازیین. سپاس. بەڵێ ئاکام ئێمە هیچ شتێکی ترمان نەماوە ئەگەڕینە لای تۆ گەر پرسیارێکت نییە، بەڵام ئەمێ ئاماژە بۆ بم کە ڕۆژانە لە هۆڵی نیشتیمانی ئەم نەسوورەکە ئەم پێشانگا ناوازەیە بەردەوامی دەبێت. ڕێژنە سوپاس بۆ تۆ و نووسەر و هونەرمەند کامەران کارگەچی.